لەناو قوڵایی کێشەکانی نێوانێکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان دوجار بڕیاریاندا کە لەسەر مێزی گفتوگۆ ئەم دوولایەنە سەرێکی و سیاسی نێو هەرێمی کوردستان کۆ ببنەوە لەگەڵ ئەوەی بڕیارەکانی ئەمان ناکۆکیەکانی ئەمان کاریگەریشی لەسەر پێگەی کورد دەبێت لە بەغداد. کێشەکانی یەکێتی و پارتی ماوەی چەند مانگێکە بەردەوامی هەیە کارگەشتوتە سەر ئەوەی کە جێگری سەرۆکی حکوومەت هەرێمی کوردستان بەشداری کۆبوونەوەکانی ئەو کۆبوونەوانی کە هەفتانە ئەنجام دەدرێت بەشداری تێدا نەکاتەوە وەزیرەکانیش بە هەمان شێوە وەزیرەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان. بۆیە ئەمڕۆ هەریەک لە پارتی دیموکراتی کوردستان بە نوێنەری تایبەتی خۆیان و هەروە یەکێتی نیشتیمانی کوردستان لە سلێمانی لە ئێستادا لە کۆبوونەوە لەسەر ئەجندای کۆبوونەوە و گرنگی ئەم کۆبوونەوە چاوەڕێی چی دەکرێت و بڕیار و ئەنجامەکانی کۆبوونەوەکە چی دەبێت کە لە بەرژەوەندی هەم وەکو یەکێتی و پارتی وەکو حیزب لە بەرژەوەندی ئەوان وە خەڵکی و لایەن گرانیشیان دابێت لەگەڵ بەڕێز سەرتیب عەلی ئەندامی ئەنجومەنی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان لەسەر ئەم بابەتە گفتوگوی زیاتر دەکەین. کاک سەرتیب زۆر سپاس بۆ ئامادەبوونت. دوجار یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان بڕیارە دروستەکاندا بۆ گفتوگۆ و دانیشتن لەسەر کێشەکانیان. کۆبوونەوەکەی ئەمڕۆ چاوەڕێی چی لێ دەکرێت و تەوەری سەرێکی کۆبوونەوەکان چی دەبن؟ بەڵێ دەستان خۆش بێ دیارە دوای ماوەیەک لە ئەنجام نەدان و ساز نەکردنی کۆبوونەوە هەر بۆ خۆی کۆبوونەوەکە وەکو شکاندنی ئەو بەستەڵەکەی کە ماوەیەکی زۆرە دروست بووە لە نێوان یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان ناوە بە تایبەتی دوای بایکۆتکردنی بەڕێز جێگری سەرۆکی ئەنجومەنی وەزیران بۆ کۆبوونەوەکانی ئەنجومەنی وەزیران و دواتریش وەزیرە بەڕێزەکانی یەکێتی لە ئەنجومەنی وەزیران و مەراسیمە فەرمیەکانی حکوومەت. دیارە پارتی دیموکراتی کوردستان پەیامەکەی پێگەیشتووە کە یەکێتی نیشتیمانی کوردستان هەڵوێستەکەی جدیە هەڵوێستەکەی پەیوەندی بە کۆمەڵێ مەلەفی جۆرا و جۆرە هەیە کە تایبەتە بە شێوازی حکومڕانی هەرێمی کوردستان و هەڵبژاردنەکان و کۆمیسیۆن و تەنانەت پەیوەندیەکانیشمان لەگەڵ بەغایە. کۆبوونەوەکە سەرەتایەکی باشە بەڵام هەموو خەڵک دیارە خەڵکی کوردستان و ئێمەش ئەخوازین و چاودێرانی سیاسی کە کۆبوونەوە لە پێناوی کۆبوونەوە نەبێ کۆبوونەوە ڕێخۆشکەر بێ بۆ ڕێکەوتنێکی بنەڕەتی بۆ چارەسەرکردنی کێشەکان چونکە هەموو خەڵک کۆکە لەسەری بە تایبەتی دوای ئەو بڕیارەی دادگای فیدراڵیش کە پێکەوەبوون و یەکڕیزی لایەنە سیاسیەکان بە تایبەتی یەکێتی و پارتی کە بۆ خۆشیان لە بەغدا بەشێکی پێکێنانی ئیدارەی ئیتلافی ئیدارەدانی دەوڵەتن واتر لە بەغدا ئەم دوو هێزە لە چوارچێوەی ئیتلافێکا پێکەوە حکوومەت و دامەزراوە دەسووریەکانی عێراقیان دروست کردووە بەڵام لە هەرێمی کوردستان خلافێکی زۆریان هەیە و ئەمە زەرەر لە پێگەی هەم کوردستان ئەدا هەم بێگومان بۆ کۆی سیستەمی حکومڕانی و بەڕێوە چوونی کاروباری خەڵک و بە تایبەتی ئەم ناوچانە باش ناکەوێتەوە لە دەرەنجامە لەوانەیە لێکەوتەی سلبیتریشی بە دوایە بێ بە هەندوەرنەگرتنی ئەم ناکۆکیانە و چارە سەرنەکردنی هەر ناکۆکیەک لە نێوانی هێزە سیاسیەکانە. باشە کاک سەرتیب چاوەڕێکرێت لەم کۆبوونەوەیە کە ئەو کێشە قوڵانەی لە نێوان ئەم دوولایەن و دوو حیزبە سەرەکی هەرێمی کوردستانان لە کۆبوونەوەکە ئەمڕۆ چارەسەر بکرێت؟ ئەمڕۆ من بۆ خۆم بۆ چون وایە کۆی ئەمانە چارەسەر ناکرێ یعنی بەڵام پێویستی بەوە هەیە کە تەفاهم و جۆرێک لە بنەما و مەبدەئی هاوبەش هەبێت بۆ قۆناغی دوای ئەمە بۆ نمونە کۆبوونەوەی پەرلەمان بۆ تعدیلکردنی یاسای هەڵبژاردن کەەوە پێویستی بەوە هەیە کە پەرلەمانی کوردستان کۆبێتەوە یاسای هەڵبژاردن هەموار بکاتەوە یان کاراکردنەوەی کۆمیسیۆن یا دروستکردنی کۆمیسیۆنێکی نوێ کە متمانە لە پەرلەمان وەرەگرێ ئەوە واتە ئەم دوو هێزە کە لێرە ڕێکەون لەکوێ جێبەجێەکرێ بەشێکی کەوەی پەیوەندی بە تەشریعات و یاساکانەوە هەیە لە پەرلەمان جێبەجێەکرێ و بەشێکیشی کە بەشێکی سەرەکیە کە پەیوەندی بە شێوازی حکومڕانی و هەرێمی کوردستان و داخوازیەکانی خەڵکی بە تایبەتی پارێزگاکانی سلێمانی و هەڵەبجە و ئیدارەی ڕاپەڕین و گەرمیان و دابشکردنی پرۆژەکان و غەدرنەکردن لەم ناوچەیە ئەوە حکوومەت ئەبێت لە بەرنامەی کاری خۆیان تەزبیتی کە و بە فعلی جێبەجێ بکە بۆیە ئەمانە تەمەری کۆبوونەوەکانن و بەشێکی تریشی بێگومان ئێمە لەگەڵ بەغدایە هەموو ئەم عیلاقاتانی یەکێتی و پارتی و شێوازی مامەڵەکردن لە بەغدا بۆ دەرکردنی یاسای نەوت و غاز کە لە ڕێیە قەرارە ئەو یاسایە دەرچێکە بەشێکی تا ئێسەی لەگەڵا بێ کێشەی چەند ساڵی نێوان هەرێم و بەغدا مەسلەی نەوت و غاز و چۆنێتی ئیدارەدانی ئەم سەرچاوەکانی وزەیە و تا ئێستا یاسایەک لە پەرلەمانی عێراق دەرنەچووە و یاسایە پێویستە لەسەر بنەمای دەستور کە
جۆرێک لە هاوبەشی هەبێت لەگەڵ هەرێمەکان لەگەڵ پارێزگاکان ئەوانەی کە سەرچاوە سروشتیەکانیان تایە بۆ ئەوەی کە چۆن بەڕێوە ئەچێ گرێبەسەکان چۆن ئەچێ چۆن سوودی لێوەربگرێت چەندێکی پشکی فیدراالیە چۆنیەتی تەسویقکردن یا بازارکردنی هەموو ئەمانە ئەبێت لە یاساکەیە ڕنگدانەوەی هەبێ باشە یاسایە کە تۆ هەردوو هێزە سەرەکیەکە ناکۆک بن لە گەڵیەکە بێگومانە و کاتە لە پەرلەمانی عێراقا خۆت هەر بە ژمارە کەمی واتە تۆ هەموو کورد کۆکەرەوە ئێمە نزیکەی 65 ئەندام پەرلەمان هەبێ تۆ هیچ یاسایەک ناتوانانی بە زۆرینە و کەمینە بۆیە پێویست بەوە هەیە بە سازان بە تەوافۆق بە تێگەیاندنی لایەنەکان لە ناو خۆش تا جارێکی تر تۆ ئەم کورسیانە بەش بێت و خیتاب و گوتاری سیاسی کورد دابەش بوو بێ یعنی بە پێی پێویست گوێ لێ ناگرێت داواکاریەکانت بە هەند وەرناگیرێ بۆیە گرنگە ئەم کۆبوونەوەوانە ببنە سەرەتایەک وەکو وتم ئەمە شکاندنی بەستەڵەکی ئەو ماوەی کە هیچ کۆبوونەوەیەک نەبوو لە میدیاکانەوە لەوانەیە پێیان بۆ یەکتر نێرابێت تا وای لێ هاتووە لایەنەکانی تر وە مەسەلەنی هاوپەیمانی نێودەوڵەتی سەردانەکەی بەڕێزما گۆڕ کە پەیامی هەبوو بۆ چارەسەرکردنی ئەم کێشانە بۆ چارەسەرکردنی کێشەکان لەگەڵ بەغایە هەموو ئەمانە پێویستی بە چارەسەر هەیە ئەمە چارەسەرەکانی هیوادارین ئەم جارە چارەسەری ئانی و ئەوانە نەبێ یعنی جۆرێک بێت لە ڕێکەوتنی کۆنکرێتی و هەرچەند بەداخەوە ینی پێشتر لە ساڵی 2010 دوای پەرلەمانەکان و لە 2019 کە ئیتفاقیە لە نێوان یەکێتی و پارتیە کرا کە مەبدەئی شەراکەتی ڕاستەقینە هەبێت لە حکوومەتڕانی ئێمە ئێستا ئەو شەراکەتی ڕاستەقینە هەیە لە نێوان نەخێرە گەر هەبوایە بەم شێوەی لێ نەئاهات بۆیە یعنی کۆبوونەوە چەندێک گرنگە ڕێکەوتن چەندێک گرنگە یعنی جێبەجێکردن و پابندبوون بە بەڵێنەکان لەوە گرنگترە. باش کاک سەرتیب ئەوەی کە زۆر بۆ میدیاکان ئەمڕۆجی پرسیار بوو و زۆر تیشکی دەخرایە سەر ئەویش ئامادەبوونی قوبات تاالبانی جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لە نێو کۆبوونەوەکەی ئەمڕۆدا و کوشاندی یەکێتی نیشتیمانی کوردستان ئامادەبوونی ئەو هۆکاری چییە لە نێو کۆبوونەوەکەی ئەمڕۆدا؟ بێگومان کاقوبات هەم بۆ خۆی ئەندامی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستانەوە سەرۆکی تیمی یەکێتیە لە ئەنجومەنی وەزیران لە حکوومەتی هەرێمی کوردستان و بەشێک مەلەفی گفتوگۆ لەگەڵ بەغدایە لە ساڵانی ڕابردووە خۆتان نەزانن و خەڵکی کوردستانی زانیە ئەو هەموو سەردانی کە بۆ بەغدا کردی و نەتیجەی هەبوو و جۆرێک لە دەستکەوتی مادی و ئەوەی کە با بڵێن 200 ملیارەکە و ئەوانە جهدێکی زۆری کرد کە ئەمە جهدێکی بەرچاو بوو و تەنانەت ئەو کاتە تیمی حکوومەتیش لە پارتی دیموکراتی کوردستان هەم دەستخۆشی هەم شایەتی ئەو جهدیان بۆدا بۆیە بوونی کاقوبات لەم ڕوانگانەوە گرنگە و هەم ئەوەی کە خۆی تەفاسیلی کێشەکانی حکومڕانی و ئەنجومەنی وەزیرانی لایەوە بەڕێز دکتۆر دارایش بەشدارە ڕاستە ئەم ئەندامی سەرکردایەتیە هەم وەزیری تەختیتە وەزیری پلاندانانە ئەزانێ کە جیاوازیەکان لەکوێیە پرۆژەکان لەکوێیە نیسبەتی ئەوەی کە لە پارێزگایەک بۆ پارێزگایەکی تر جێبەجێ کرێ چەندێکە و بوجە و بەرنامە و پرۆژەی خزمەتگوزاریوانە لە وەزارەتی تەختیت هەمووی هەیە چی وەکو پێشنیاز چی وەکو بە دوواداچوون بۆیە بۆ ئەوەیە کە جۆرێک لەوە دروست نەبێت کە تۆ بڵێ ڕاستەوخۆ بەڕێز سەرۆکی تیمی یەکێتیە هەموو کێشەکان بە یەک جار باسەکە چونکە یەکێتی قەناعەتی وانە کە کۆبوونەوەکە درێژ بکرێتەوە و چەند کۆبوونەوەیەک ساز بکرێتەوەوانە وەکو بڵێ کورت و پوخت پەیامی خۆیەدا ئەوەی کە پەیوەندی بە حکوومەتەوە هەیە ئەوە بەڕێز کاقوبات و وەزیری لێ هەردووکیشان سیفەتی حیزبیان هەیە ئەندامی مەکتەبی سیاسی و سەرکردایەتی و بەڕێز کارگەڕی مەکتەبی سیاسی لێ لەسەر ئەو بابەتانەی کە بوعدی سیاسی هەیە وەکو یاسای هەڵبژاردن وەکو کۆمیسیۆن وەکو مەلەفی بەغدا و ئەوانە بۆیە حزوری کاقوبات لێرەیە گرنگە کە خۆی ڕاستەوخۆ ئاگاداری ورد و درشتی کێشەکانی حکومڕانی و ئەنجومەنی وەزیران و بایکۆتکردنی ئەویش لە کۆبنەوەی ئەنجومەنی وەزیران کەم نییە و پارتی دیموکراتی کوردستان و تەنانەت لایەنە نێودەوڵەتیەکان و سەفارەت و کونسڵخانەکانیش ئەوانیش باش لەوە ئاگادارن و سنگ و پێگەی تیمی یەکێتی و سەرۆکەکەی لە ئەنجومەنی وەزیرانە لە خۆڕانیە کە بایکۆتی کردووە پەیوەندی بە داواکاری خەڵکەوە هەیە پەیوەندی بە جێبەجێنەکردنی ئەو ئیتیفاقیاتانەی پێشتر کە لە 2019 کراوە بۆ بەڕێوەبردن و شەراکەتی ڕاستەقینە بڕیارە استراتیژیەکان بۆیە لەم ڕوانگانەوە حزوری ئەو گرنگە کە پەیامەکە خۆی ڕاستەوخۆ بیدا و وەکو باسیشمان کرد وردەکاری
بابەتەکانی ئەوەی کە پەیوەندی بە حکوومەتەوە هەبێ لای خۆی. باشە کاک سەرتی دەزانین کە لە نێو سیاسەتە لە نێو حیزبەکاندا لە تەواوی جیهاندا ململانی و سراعی سیاسی هەیە دیارە پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان لە مێژووی دروستبوونیانەوە چەند جارێک ململانەیەوە ئەو نوع سراع سیاسیانە لە نێوانیاندا دروست بووە بەڵام ئەم جارە زیاتر ڕەنگە قۆبڵ بێتەوە بەهۆی حکومەوەی کە پەیوەندی هەیە بە قوتی هاوڵاتیان کۆمەڵێک پرسی دیکە و ئیداری لە نێو پارێزگای سلێمانیدا چاوەڕێ دەکرێت ئەم کۆبوونەوەیە دەرگایەک بێت بۆ کۆبوونەوەی دیکە لەسەر ئاستی باڵا بۆ چارەسەرکردنی ئەم کێشانە چارەسەر دەبێت کێشەکانی نێوانم دوو حیزبە وەکو وتمان کۆبوونەوەکە وەکو سەرەتا شتێکی باشە و کە هاتوون بۆ سلێمانی و دیارە وەکو وتمان پەیامەکەیان پێگەیشتووە بەڵام تۆ بڵێ هەموو ئەم کێشانە لە کۆبوونەوەیەکە چارەسەرە بێ زەحمەتە واتە چاوەڕێ کۆبوونەوەی دیکە بکرێت کۆبوونەوە چونکە وەفدی پارتی دیموکراتی کوردستانیش پێویستیان بەوە هەیە بگەڕێنەوە لای سەرۆکی تیمی خۆیان بڕیار بەدەستانی باڵاتری حیزبەکەی خۆیان و لەوێ بڕیاری لێ بدرێت واتە بەڵام کۆبوونەوە و بنەمایەکێتی نیشتیمانی کوردستان قەت کۆبوونەوەی ڕەت نەکردووەتەوە لەگەڵ کۆبوونەوە و گفتوگۆی ڕاستەقینایە لەگەڵ چارەسەرکردنی کێشەکانایە قەت دەرگای گفتوگۆ یا دانوستان یا مفاوەزاتی دانەخستووە هەمیشە دەست پێشخەر بووە بەڵام بەڕاستی قەناعەتیشی بەوە نییە تەنها کۆبوونەوەکان کۆبوونەوەیەکی ڕۆتینی بێ من دڵنیام کە تیمی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەو وەفدەی کە لەوەیە ئەو پەیامە ئەدەن بە پارتی دیموکراتی کوردستان کە ئەم کۆبوونەوەیە وەکو مەبدە شتێکی باشە ئومێدەکەین ئەگەر بەشێ ئێوە ئەتوانن بڕیار بەدەستن چارەسەریکەن و پابند بن و بەڵێن بدەن ئەوەیان فەرمونون ئەگەرنا دەرفەتیان هەیە خۆیان کاروباری حیزبی خۆیان حکوومەتی خۆیان بچنەوە بەڵام کۆبوونەوەکە لە پێناو کۆبوونەوەیە بەڵام وەکو مەبدە کۆبوونەوە شتێکی باشە و خەڵکی کوردستانیش و حیزبە سیاسیەکان و چاو دیێرانیش هەمیشە داواکەن هەموو ئەو بابەتانەیە هەیە هەم پێویست بە تەرەفی سێم ناکە هەم پێویستە یەکێتی و پارتی خۆیان ڕاستەوخۆ دانیشتن و یەکێتی و پارتی ململانەیەکی مێژووییان هەیە وەکو ڕکابەری سیاسی وەکو دوو حیزبی سەرەکی لەم هەرێمە لە عێراقا بە نەتیجە کۆبوونەوە هەبوو لەوانەیە بەشێک یادەوەریمان کۆبوونەوەکانی لیژنەی ئاشتی جاران و نزیکەی ئەمان و 54 ئەوەندە کۆبوونەوەی هین بووە بەڵام بە نەتیجە ئاشتی لێکەوتەوە جۆرێک چەسپاندنی ئاشتی لێکەوتەوە بۆی کۆبوونەوەکە گرنگە وەک سەرەتا ئومێ دەکەین کە لە پێناو کۆبوونەوە نەبێ و ئەوان پەیامەکە یەکێتی باش تێگەیشتە بن چونکە شتی تر لە ڕێگەیە بۆ نمونە شکات کراوە لە درێژکردنەوەی پەرلەمانی کوردستان سبێنێگەر مەحکەمەی فیدراڵی بڕیارێکی تر دەرکا دواتر ئەوش پەیوەندی بە شەرعێتی حکومڕانی هەرێمەکەیشەوە ئەبێ یعنی ئێمە ئەم بابەتانە نادیدە وەرنەگرین کۆمەڵێک گۆڕانکاری هەیە لە منتیقەکە هاوپەیمانان و چاودێران نیگەرانن لەم سارد و سڕیە یا لەو دابڕانەی کە لە نێوان دوو پێکێنەری سەرەکی حکوومەتا دروستە بێ ڕنگدانەوەی ئەبێ ئەم دوو پێکێنەریش بە هەمان شێوە هاوپەیمانیتکی دیکەیان هەیە لە بەغدا هاوپەیمانی بەڕێوەبردننی دەوڵەت کاریگەری لەسەر ئەم هاوپەیمانیتی دروست کردو ناکۆکیەکانێکی و پارتی بەتەکی تۆ یعنی ئێستا لە بەغدا کۆبوونەوەی کە کرێ سەرجەم حیزبە سیاسیەکانی کە پێکێنەری هاوپەیمانێتی ئیدارەدانی دەوڵەتن دائنیشن لەسەر چارەسەرکردنی کێشەکان قسە ئەکەن یعنی خۆ لە سیاستە وایە کە ئەدبینێ دوو حیزبەکەی کوردستان بۆ خۆیان ناکۆکن ئایا ئەتوانن قسە لەسەر ناکۆکیەکانی نێوان لایەنەکانی تر بکەن یعنی ئەو کاتە قسەیش بکەی پەیامەکەت پەیامێکی سەنگین و کارە نابێتەوە بە زمانێکی سادە بڵێن لەوانەیە ناڕاستەوخۆ بڵێن ئێوە جارێ چارەسەری کێشەکانی خۆتان بکەنی هەرێمەکەی خۆتان بکەن هی حکومڕانی خۆتان بکەن ئەوسا ئەتوانی تۆ قسە لەسەر کۆی گشتی پرۆسەی سیاسی عێراق و حکومڕانی بکەیت و ئەوانە وەکو کوردەوارێڵێ جارێ ماڵی خۆت قایم کە اینجاوەرە قسە لەسەر کۆی گشتی بکە کە ئێمە بەڕاستی پەیوەندی لەگەڵ بەغدایە پەیوەندێکی استراتیژیە هەموو کەس کۆکە لەسەر ئەوەی کە ئەو پەیوەندیە ئەبێ باش بێ بەغدا دەواازەیەکی گەورەیە سنگەرێکی گەورەیە بۆ داکۆکیکردن لە خەڵکی کوردستان لەسەر بوجە لەسەر پشکی هەرێم ئەمە پێویستی بەوە هەیە بە تایبەتی ئەم دوو لایەنە سەرەکی و هەموو ئەو لایەنانی تریش کە نوێنەر و فراکسیۆنیان هەیە لە بەغدایە لە پرسە استراتیجیەکانە یەک بن بای ئەوەندە
بوار هەیە بۆ ناکۆکی بۆ ڕکابەری بەڵام کۆمەڵێ پرسی استراتیژی و خاڵی هاوبەش هەیە بۆ نمونە مەسلەی بوجە مەسلەی خزمەتگوزاری بۆ هەرێم مەسلەی پشتی هەرێم مە ئستحقاقاتی دەستوریە تەسەوەر ناکەم هیچ لایەنێکی سیاسی خلافی لەسەرەوە هەبێ بۆیە ئەم بەڵام خلافەکان کاریگەری لەسەر موازنەوە بوو جێهرێمی کوردستان کاریگەری هەبوو لە ساڵانی ڕابردوو لە ئێستێشا ئەیبێ و لەو شتانەی تریشی کە بەڕێگەوەیە بۆ نمونە یاسای بوجە تا ئێستا لە بەغدایە قەرارە دوا کات کە دانراوە بووی لە مانگی 3 پەسەند بکرێ ئایا بۆ لە لیژنەی مالیە دوو ئەندامی یەکێتی و پارتی بە خلافی قسە بکەن زمینە خۆشە بێ بۆ ئەو خاڵانەی کە لایەنەکانی تر هەیەە بۆ ئەو کاتە بەو شێوازە بڕوێنرێت یا تەشریعەکە بەو شێوە دەرچێ ئەم خلافە تەسیرەکە ینی شتێکی بەدیهی سەتاییە کە ناکۆکی بەرامبەر بە ڕکابەرە سەرەکیەکە کە ئەم نوێنەرانی پەرلەمان یعنی هی لایەنە سیاسیەکان لەوێن بەڵێنەکانی هەڵبژاردن داکۆکی کردبوون بۆ لە مافە دەستوریەکانی خەڵکی کوردستان بە دوو خیتابی جیاواز بە دوو شێوازی جیاواز بە دوو داتای جیاوازەوە بچیتە پێشەوە بێگومان ناتوانانی خاڵە سەرەکیەکان بچەسبێت. باشە کاک سەرتیب دیارێکێک لە تەورەکانی ئەمڕۆی کۆبوونەوەکەی یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان تەورێکیان پرسی هەڵبژاردن دەبێت نوێترین ئەبدێت و زانیاریەکان لەسەر هەڵبژاردن بە هەرێمی کوردستان چی هەیە کە باسی لێەوە بکرێت؟ هەڵبژاردن خاڵی جیاوازی نێوان نەک یەکێتی چونکە یەکێتی و توانم بزوتنەوەی گۆڕان و کۆمەڵ و یەکگرتووی ئیسلامی ئەم چوارلایەنە لە ڕۆژی ڕابردووە خۆتان نزانین بەلاغێکیان دەرکرد لەگەڵ هەمواری یاسای هەڵبژاردن یەکێک لە مەبدەئەکان دابشکردنی هەرێمە بۆ 4 بازنەی هەڵبژاردن هەروەکو عێراق کە ئێمە چەند ڕۆژێک لەمە پێشتر باسمان کرد یاسای هەڵبژاردنەکانی عێراق لە 2005ەوە تا ئێستا 6 جار ئەوەندە بە جۆرا و جۆر هەموار کراوەتەوە ئەخێرە یاسای هەڵبژاردننی هەرێم لە ساڵی 1992 تا ئێستا هەر سیستەمی یەک بازنەی تەبەنیەکە ئەوەی لە ڕاگەیاندنەکان پارتی دیموکراتی کوردستان خۆی خوێندیوەتەوە باسییان کردووە هاتوونەتە سەر ئەو قەناعەتەی کە سیستەمی فرەبازنەی لە هەرێم جێبەجێکرێ ئەمە خاڵێکی خلافی بووە مەسلەی تۆماری دەنگدەران و پاکردنەوەی لە ناوی ئەملاولاو بە پێی ستاندەرە نێودەوڵەتیەکان لە مردووان لە ئەوانەی کە لەوانەیە ئاوارەکان یا پەنابەر کە ئامار هەیە بەڕاستی نزیکەی 140 بۆ ئەوەندە هزار کەس لە ئاوارەکانی پارچەکانی تری کوردستان بیتاقەی دەنگدانیان بۆ کرابێ پاکردنەوەی لەوانە و مەسلەی کۆمیسیۆن ئایا ئەم کۆمیسیۆنە کارا بکرێتەوە چونکە فراغی هەیە یعنی لە کۆمیسیارەکان خەڵکەیە کۆچی دوایی کردووە یا وازی هێناوە ئایا ئەم کۆمیسیۆنە کاراکرێتەوە یا کۆمیسیۆنێکی تر تشکیلەکرێ و لەگەڵ مەسلەی کورسی پێکاتەکان ئەمانە کۆمەڵی خاڵی جەوهری خلافی انتخابات بوون بەدەل لە مەسائلی تەکنیکی و شێوازی بەڕێوەچوون و ئەوانە یعنی بۆ فەنیەکان بۆ خۆیان بۆ کۆمیسیۆن و ئۆفیسی پارێزگاکان ئایا مەسەلەن لەگەڵ عێراقا بە سەرپەرشتی عێراق ئەکرێ یان نەیاب تەنها لیستی دەنگدەران لەوان وەرەگیریە چونکە دوا انتخاباتی عێراق لە ساڵی 2021 ئەو بایۆمەتری بۆ ئەوێ کرا بۆ ئەو سیستەمەی کە لەوێ جێبەجێکرا ئایا بە هەمان سیستەم مەسلەی بایۆمەتری و کارتی دەنگدان و لیستی دەنگدان و شێوازی دەنگدان و ئەمانە کاتێکی زۆری سەرتی بێگومان ئەمە کاتی ئەوێ هەموو هەڵبژاردنێک تۆ هەموو شتێکیش حاضر بکەیت بەجێتیشی بۆ حاضر بکەیت کۆمیسیۆن بۆ خۆی ینی لە 180 ڕۆژ تا 210 ڕۆژی ئەوێ وەکو ستاندەرد کە خۆیان باسی ئەەکەن ئەوەندەی پێویستە وەکو خاڵی دەست پێکردن تەمان ڕێخستنی ئەمانەش لە ڕووی تەکنیکیەوە ئەوەش کاتی ئەوێ چونکە ئێمە یەکێتی و بەشێکی زۆری حیزبەکان ئەمانوێ هەڵبژاردنێکی پاک و جیاواز بێ بێگەرد بێ وەکۆڵێ یان نیسبەتی خەتە و ئەوانەی کەمتر بێ هەڵبژاردنێک بێ خەڵک هەست بکە بەڕاستی دەنگی ڕاستەقینەی خۆیەتی تۆ لە هەڵبژاردننی جاری پێشووی عێراقا تا ڕادەیەکی زۆر بە هۆی ئەو بایۆمەتری و ئەو جیازانەی کە هێنا بوویان تا ڕادەیەکی زۆر بە پێینی چاودێرانی نێودەوڵەتی هەڵبژاردنێکی سەرکەوتوو بوو مەسلەی پەنجەمۆری دووبارەوەوانە بەداخەوە چەند ئەوە لە هەولێر زۆرترین نیسبەت تۆمارکران زۆرترین سکاڵا لەسەر
ئەوێ بوو پێشێرکاریەکان و دووبارە بوونەوەی دەنگدان و پەنجەمۆری دووبارە یعنی هیچ نەبێ ئەوانە ڕوو نەداتیایە بۆیە ئەمە داواکاری حیزبە سیاسیەکانەوە داواکاری مەسەلەن نەتەوە یەکگرتوەکانیش یەکەی هەڵبژاردنیان هەیە هەموو سەفارەت و کۆنسوڵگەریەکان چاودێر ئەنێرن لە کاتی هەڵبژاردنە یانەوێ هەڵبژاردنێک بێ بە پێی لانی کەم ستاندەردە نێو دەوڵەتیەکانی هەڵبژاردنێکی ئێستا هیچ خلافێکەیە لەسەر هەڵبژاردن بەم شێوازە کاکسەرتی بێگومان تا ئێستا خلافە بووە تا ئێستا لەسەر چوار بازنەیەکە پێشووتر بەسەراحەت پارتی لەگەڵ یەک بازنەیە بوو بەڵام ئێستا قسەیان لە ڕاگەیانەکان گۆڕاوە باس لەوەکەن لەگەڵ چوار بازنەیە کێشەیان نییە ئەم چوار بازنەیەش ئەوش وردەکاری ئەوێ بۆ نونە نیسبەتی دانیشتوان نیسبەتی سوکانی و دەنگدەران و ئەوانە چونکە تۆ ئێستا سلێمانی لە عێراقا 18 کورسی هەیە بڵێن بەپێی ژمارەیەکی دەنگدەران دانراوە بەپێی نیسبەتی دانیشتوان دانراوە ئایا چی پێوەرێک ئایا وەزارەتی تەختیتی هەرێمی کوردستان دەستەی ئامار ئەکەن بە پێوەر یان ئەوەی عێراق یان فۆرمی خۆراک ئەوەش دواتر لە تەکنیکیا خلافێ چونکە سبەینێ پارێزگایەک سیر بکەی ژمارەی دانیشتوانەکانی زۆر زیادی کردووە خۆتەزانی نیسبەی نمووی سوکانی پێوەری خۆی هەیە ینی ناکرێ مەسەڵەن ئەم ناوانە پێویستیان بە تۆمارکردن هەیە بەڵێ پێویستی بە تۆمارکردن هەیە بۆیە ئەوەش کە تۆ لەگەڵ لەسەر چوار بازنش ڕێکەوتی بۆ نمونە چەند کورسی بۆ ئەم پارێزگایە ئایا سلێمانی چەند کورسی بۆ دانی هەولێر چەندی بۆ دانی دهۆک هەڵەبجە ئەمە کە چوار پارێزگایە ئەو کاتە تۆ ئامارت پێویستە بە پێی ژمارەی دانیشتوان ئەنجاج کام ئامار ئەەکەی بە بنەما و ئایا ئامارێکی دقیقە ئەوەش هەر بۆ خۆی وردەکاری هەیە بەڵام وەکو مەبدە جارێت تۆ چوار پارێزگاکە ئەوێ بچەسپێنی کەواتە خلافەکانی ئێستا لەسەر هەڵبژاردن نییە لەسەر کۆمەڵێک شتی تەکنیکی ماوەتەوە ئەو دواتر مەسلەی کۆتاکان بابەتە خلافی یەکەم ژمارەی کەس یعنی بەتایبەتی یەکێتی نیشتیمانی کوردستان هەمیشە لەگەڵ مافی پێکهاتە و کەمینەکان و ئەوانە بووە و خیتابی و ئەزمون و یعنی خیتابی جەنابی مام جەلال هەمیشە هاندەر و ئەوە بووە کە پێکاتەکان بەشدارێکی ڕاستەقینە بن لە هەرێمی کوردستانە لە تەشریعاتە مؤسساتی تەشریعی لە حکومڕانیە بەڵام دەنگ و ڕەنگی ڕاستەقینەی خۆیان بن ئایا ئەو کاتە بۆ نمونە لیستی دەنگدەرانی تایبەت بە خۆیانە بێ بۆ نمونە ئایا تەنها بۆ نمونە تۆ کۆتا بۆ دائنیێڵی بۆ ئەوی مەسیحی نوێنەرایەتی هەبێت لە پەرلەمانی کوردستانە بۆ نمونە لە هەڵبژاردنەکانی پێشوە لە قەزای وا هەبووە لە چۆمان خەڵکێکی زۆر دەنگی داوە بە کاندیدێکی تورکمانی ئایا لێرە تورکمان هەیە نەخێر نییە مەسەن تۆ وازە حاڵی لە هەولێر هەیە لە سلێمانی لە کفری هەیە وانە بەڵام ئایا لە چۆمانە نییە لە پێنجێنان نییە یعنی ئەمە وازەحە یعنی خۆتۆ بە ئەوەی ئامارەکان هەیە و لە نفوس و لەوانە هەیە بەڵام تۆ ئەبینی بۆ مەبەستێکی سیاسی لەو شوێنانەوە دەنگێکی زۆریان بۆ تەحویل کراوە بە مەبەستی چی بە مەبەستی دیارە پرۆسەیەکی سیاسی بۆیە ئەمانەش تا ئێستا ئەوەش بابەتێکە بۆ گفتوگۆ یعنی ئەوەی چارەسەری بۆ نەدۆزراوەتەوە ئەو کاتە بێ کۆمیسیۆن و حیزبە سیاسەکان تەرحی خۆیان هەبێ و گوێ لە پێکهاتەکان خۆشیان بگیرێت کاکسەرتی بە ماکەمە دوا پرسیارەگەر بکرێ بە کورتی کۆبنەوەکەی ئەمڕۆ چاوەڕوانیەکان بە ئاراسێکی دڵخۆشیابات لە نێوانێتی پارتیە وڵی خۆتە زانین تا ئێستا کۆبنەوەکە تەواو نەبووە پێش ئەوە نەکەوین بەڵام وەکو مەبدە کۆبوونەوە باشە یەکێتی لەگەڵ کۆبوونەوەیە کۆبوونەوە بۆ چارەسەرکردنی کێشەکان کۆبوونەوەکە بۆ ئەوەی ئەو پەیامەجددی یەکێتی لە ماوەی ڕابردووە کە یاوێتی بە پارتی دیموکراتی کوردستان و بایکۆتکردنی سەرۆکی تیمی یەکێتی ئەبێ بە هەندوەربگیرێ ئەگەرنا ئێمە زۆر جار باسیەکان بە ڕێزکا خوبات لەوانەیە لەو بوارەیە تەحملی سیاسی زۆر بێ بەڵام کە کاتێ منتیقەیەک غدری لێ ئەکرێ ناوچەکە پرۆژەکان بە پێویست نەبێ پەیامی خۆی داوە ومێ دەکەین ئەم کۆبوونەوەیە سەرەتایەکی باش بێت بۆ چارەسەرکردنی کێشەکان کاکسەرتی زۆر سپاس بۆ ئامادەبوونیت بۆی کە لێرە ئامادەبووی سپاس دووبارە بە بەڕێز سەرتیب عەلی ئەندامی ئەنجومەنی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان